باس لە یەکەمین پێشانگای لانە پێشڕەوەکەین کاتیایە نوێترین کارەکانی خۆی لە نێو پێشانگایەکە نمایش کرد. دیاراستێکی جیاوازە هەر کاتێکا بینین بەشێک لە هونەرمەندانی یاخود شێوەکاران کە یەکەمین کاری خۆیان ئەخەنە بەرچاوی بینەرەکانیان و بە خۆشحاڵیشەوە لە ئێستاە نوێترین پێشانگا و یەکەمین پێشانگایی ئەم خانمە کاویش بەڕێز لانە پێشڕەوە لە شاری هەولێر کرایەوە. لە چوارچێوەی پرۆژەی هێلان کە لەلایەن پەیمانگای گۆچەی ئەڵمانی پاڵپشتی دەکرێت لە فێرگەی فرێمینگ لە شاری هەولێر یەکەمین پێشانگای هونەری سایبەست بەکارەکانی لانە پێشڕەوە نمایش کرا. پێشانگاکە 16 تابلۆی جۆراوجۆر لە خۆ دەگرێت بە ناونیشانی ئەو ڕێگایی کە بووین کە پەیامی تابلۆکان پەیامی سروشت و تێکەڵکردن بە ژیانی تاکەکانی نێو کۆمەڵگەی هەڵگرتووە. پێشانگایە بەشی پرۆژەی هێلانە. هێلان پرۆژەیەکە هی پەیمانگای گوێچە ئەڵمانیا کە بە هەمانگی لەگەڵ سێڤ گالەری و فێرگەی فرێمینگ پێشکەشەکەین. لە هێلان ئێمە هەوڵەدەین زەڕووری بدەین بە هونەرمەندی گەنج، موزیکژانی گەنج، شێوەکاری گەنج و دەرفەتیان بدەینێ پێشانگا و کۆنسێرت لە هەولێر و لە شاری تری کوردستان بکەن. ئەمڕۆ خۆشحاڵم کە یەکەمین پێشانگای تایبەت بە خۆم کردوتەوانێ لە شاری هەولێر. ئەمە یەکەمین جارە من پێشانگا بکەمەوانێ. ژمارەی تابلۆکانم نزیکەی 16 تابلۆیە کە تیا بەشدارم لەم پێشانگایە. پامی تابلۆکانم پامی سروشتن و بەڵام بەتەنها سروشت ئەم پامم تاو ناکە بەڵکو تێکەڵم کردەوە لەگەڵ ئەزمون و ژیانی هەر تاکێکمان ئەو سەختیانی کە پیاە تێپەڕەبین ڕۆژانە.